هەشتادووهەمین کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە لەسەر کێشەکانی ڕێگەی نێوان سلێمانی دەربەندیخان کەلار. بەڕێوەبەری ڕێگەوبانی سلێمانی و گەرمیانیش ئامادەی دانیشتنەکە بوون. ئێستا هەفتانە 200 ملیۆن دینار بۆ کارکردن لە دووسایتکردنی ڕێگەی سلێمانی تا کەلار تەرخان دەکرێت. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەم کۆبوونەوەیەدا بڕیاریدا مانگانە بڕی 1 ملیار دیناری بۆ تەرخان بکرێت و دابەشکردنی بودجە بەپێی زۆنی سەوز و زەرد هۆکاری کێشەی تەواو نەکردنی پرۆژەکانە. لێرەوە داوا لە حکوومەت هێرێمی کوردستان بەگشتی ئەنجومەنی وەزیران لە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروها وەزارەتە پەیوەندیدارەکانەکەین کە ئەو ڕێژەیەی کە دابشکاریەی کە کراوە بە 57 بە 43 لە نێوان سلێمانی واتە ئەم زۆنی سەوز و هەروها زۆنی سەرمەرج پێمان وایەمە ئەمە گرفتێکی گەورە و خەسارەیەکی زۆری داوە لە پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی مەبەستمان هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕێنیشە کەواتە دەبێ حکوومەت هێرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران چاو بخشێنەوە بەمەیە کە ئێستا داهاتی ناوخۆی سلێمانی کەمی کردووە. داهاتەکەی ئەوە نییە کە بەشی پرۆژەکان بکاوە ڕەنگە زۆر جار موچەش دوا بکەوێت بەهۆی کەمی داهاتی پارێزگای سلێمانی و تەواوکردنی پرۆژەی ڕێگەی کەلار سلێمانی پێویستی بە 65 ملیار دینار هەیە. لە کۆبوونەوەکەی ئەنجومەن پێشنیار کرا هەفتانە 1 ملیار دینار و مانگانە 4 ملیار دیناری بۆ تەرخان بکرێت، بەڵام تا ئێستا و بڕە پەسەند نەکرا و تەنها پێشنیارە. لاگەری ئەوەی حکومەت نەشتوانێت ئەو بڕەپارەیە بدات لە داهاتی ناوخۆی سلێمانی پێشنیاری تر کراوە، ئەویش ئەوەیە کە زەوی نایەب لە کەلار بدرێت بە کۆمپانیای جێبەجەکاری ڕێگەکە لە بەرامبەر تەواوکردنی پرۆژەکەدا. پێشنیاریەوەمان کردووە بودجەیەکی تەواوی یاخود بودجەیەکی سیادی کە حکوومەت بیکاتە هەدیە یا بیخاتە شتێک ناوی شتێکی لێ بنێ دابینی بکات بۆ ئەم پرۆژێ لە پێناو ئەوەی کە ئەم پرۆژەیە دەست بەکار بێتەوە ئیشی تیا بکرێەوە. یەکێک لە خاڵەکان پێشنیارەکانی ترەوەتانە ئێستا هەموو هەفتەیەک 200 ملیۆن دینار دانرێت، یعنی لە مانگێکە 800 ملیۆن دینار بۆم پرۆژە دانرێت. لە کاتێکا پرۆژەکە پێویستی بە 65 ملیار دینار هەیە بۆ تەواوکردنی. پێم ئابێ مانگانە بکە بە ملیارێک. ئایا ئەم پرۆژەی لە مانگێکە 800 ملیۆن دینار دەرەقەتی 65 ملیار دینار دێت بە ئاسانی تەواو بکرێت؟ بەدڵ نهایەوە نەخێر. ئێمە داوامان کردووە لە مانگێکە 4 ملیار دینار دابین بکرێت بۆ پرۆژەکە لە هەر هەفتەیەکە بڕ 1 ملیار دابین بکرێت و کۆمپانیاش دڵخۆشی دەرخۆی دەربڕیوە بۆ ئەمە. هەرچەندە تەواو نەکردن و پشتگوێخستنی ڕێگای دووسایدی سلێمانی کەلار سەدان قوربانی بە دوای خۆی داهێناوە و بووە بە ڕێگای مەرگ، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم باکیان نەبووە بە گیان و ژیانی هاوڵاتیان و هەموو شتێکیان کردووە بە قوربانی پڕکردنی گیرفانی خۆیان و ململانەی زۆنی سەوز و زەرد. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.